ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان ڕەوشی سیاسی عێراق بەرەوکوێ یان بەکوێ دەگات بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک ڕزگار ئەژی گۆران ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان. کاک ڕزگار خۆشحاڵین و بەخێر بێت. سپاس دەکەم بژیت کاک ڕزگار، هەلومەرجی سیاسی عێراق بە تایبەتی لە دوای هەڵبژاردنەکانی مانگی دەی ساڵی ڕابردوو زۆری کێشا و تا دێت کلێنەکان زیاترە بن و ڕەوشەکە ناهەموارترە بێ و بزۆر لە جۆرەکان زۆر جار هەست دەکرێت جۆرێک لە بنبەستی سیاسی شەیە. دوێنێ سەرۆک بارزانی لەگەڵ فراکسیۆنی پارتی وەکو گەورەترین کوتلەی کوردی لە پەرلەمانی عێراقی کۆبوویەوە و کۆمەڵێ تەوسیات و دەردەشەی ئەو دۆخ و هەلومەرجە سیاسیە کراوە. لە ناویانە سەرۆک بارزانی بە ئاماژەیەکی ڕوون ئەڵێ دۆخی سیاسی هاوکێشەکان گۆڕانکاریەکان هەرچۆنێک بێت ئێمە خاوەنی دۆزێکی ڕەواین. پێم خۆشە خوێنەوەی جەناب دووکۆندامێکی سەرکردایەتی سەبارەت بەوەی کە دۆخ و هەلومەرجەکە گەیشتۆتە ئاستێکە قیادەی سیاسی کوردی بیر لە اختیاری تر بکاتەوە یاخود بم نەمەت و شێوازەی کە هێناوێتی بەردەوامە بێت و قسەکردن زیاتر لەو ڕوانگەیەوە کە ئێمە خاوەنی دۆزێکی ڕەواین و پێداگرتنەوە لەسەر کۆمەڵێک پرەنسیپ کە خەڵکی کوردستان گرنگن بە تایبەت لەو وتەی دوێنێ جەنابی سۆرەکە دووبارە قسە لەسەر پێداگری لەسەر سازان تەوافق شەراکەت کراوەتەوە. خوێنەوەی جەنابتان. سپاس کاکە سەربەز بۆم بەسەرکردنەوەیە و بۆ ئەم بابەتە گەرمەی ڕۆژیش کە جەنابێ اختیارێک کردووە قسەی لەسەر بکەین. بەپێی ئەوەی کە من معلوماتم هەبێت لە سەر مێژووی عێراقی دروستکرا و هەر عێراق خۆی بە سەقەتی دروست بووە لە سەرەتای دوای کۆتایی هاتنی دووەمی جەنگی یەکەمی جیهان کە عوسمانیەکان ڕووخان و با بڵێن میراتی عوسمانیەکان دابەش کرا ئەم عێراقی ئێستا وەلیدی لەدایک بووی ئەو کاتەیە. تەسەور کە ئەو کاتە کەسێک نەبووە لە عێراقا بتوانێت سەرپەرشتی یا سەرۆکایەتی یا پاشایەتی گەورەیی بۆ ئەم عێراقە بنوێنێ چون لە دەرەوەی ئەو چوارچێوە ئێو عێراقا خەڵکیان بۆ هێنەوە کردویانە بە شرا بەسەر عێراقەوە بە مەلیک. لەو سەردەمەوە تا ئەمڕۆ ئەو حکومەتانی یەک لە دوای یەک کە هاتوون بە کابینەکانی سەردەمی پاشایەتی و دواتر حکومەتەکانی دوای کۆتایی عەبدولکەریم قاسم لە 1958ەوە هەتا بە ڕووخانی سەدامەگا هیچیان عەقڵیەتی ئەو عەقڵیەتیان نەبوو بتوانن وەکو پێویست تەعامل لەگەڵ کێشەی کورد بکەن. بۆیە جەنابی سەرۆکە فەرمی ئێمە خاوەنی دۆزی ڕەوای خۆمانین. ئەو دۆزەیە کە تا ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە نە لە ناوخۆی عێراق نە لە ناوچەکە کە کوردستان دابەش بۆ بەسەر ئەو وڵاتە داژیکەرانە وەکو هەدیە وەکو چۆنەڵێ وەکو دیاریەک پێشکەش کراون بۆ وڵاتانە بوون بە بەشێک لە وڵاتانی ئێران و تورکیا عێراق و سووریا و نەب لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە لە 100 ساڵی ڕابردووە لایەک لە کێشەی کورد کراوەتەوە. هەموو جارێک ئەگەر شۆڕش و بەرخۆدان و ڕاپەڕینەکانیشمان تەمەشا بکەی ئێمە بەرەنگاریکاریەک بووە بەڕاستی ڕووبوونەوە بووە لەگەڵ ئیرادەی نێودەوڵەتیش. ئەنی ئیرادەی نێودەوڵەتی لەگەڵەوە نەبووە کە کورد لەو 100 ساڵی ڕابردووە بگا بە مافەکانی خۆی و بە دۆزەڕەواکەی چارەسەر بکرێ کارێ بۆ بدۆزێتەوە. ئیرادەی نێودەوڵەتیش لەگەڵ شۆڕش و ڕاپەڕینەکانی ئێمانە بوو تا بە ڕاپەڕینی نەوەتوویەکی ژەگا لە نەتیجەی ئەو کۆڕە بە کۆمەڵەی کە خەڵک هەمووی ڕووی کردە سەر سنوورەکان هاتن سازمانی با بڵێن ئومەمی متحیدە نەتەوەی گرتوەکان ئەم بڕیارەیان دەرکرد کە کوردستان پارێزراوە بێت لە هەر هێرشێکی حکوومەتی ئەو کاتەی مەرکەزی. باش ئەگەر سەرنج بین لە دوای 2003ەوە هەر حکوومەتێک هاتوۆتە سەر کابینێک هاتوۆتە سەر حکوم ئێمە خۆشبەختانە ئەڵێم کورد لە نهایەتی قۆناغەکە لەو قۆناغی ڕابردووە کە حکوومەتی عێراقی ڕووخا سەدام ڕووخا خۆشبەختانە ئێمە توانیمانەوەیش بە پێداگیریەکی زۆری جەنابی سەرۆک بە قوربوونی جەنابی سەرۆک بارزانی
لەسەر مەسەلەی هەندێ مەبادیئی دەستوری ئەو دەستوری لێ دروست بووە کە ئەمڕۆ لە عێراقا هەیە. یعنی ئەمە توانین بڵێن لە دوای ڕێکەوتە نامەی 11 ئازارەوە ئاعترافێکی زۆر گەورە بوو بە کورد و بەبوونی کورد لە عێراقا و بە حکومی ذاتی و بە ئۆتۆنۆمی ئەو کاتە. لە دوای ئەوە ئەمە گەورەترین دەستکەوتە کە ئەویش بە سووربوونی جەنابی سەرۆک بارزانی لەسەر ئەو مەبادیە دەستوریانە کە جەنابیشی ئیشارەتی پیا لە سەر تەوافق و شەراکە و تەوازن کە بەداخەوە لەو کاتەوە لە 2023 حکومەتێک لە دوای بەکاری هیچی ئەم مەبادیانیان جێبەجێ نەکردو. بۆیە خۆمان دەست نادەینە دەستقەدەر بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و ئەو قیادەی کە پارتی بڕێوە با و شخصی جەنابی سەرۆک خۆمان نادەینە دەستقەدەر بڵێن با بزانین دنیا چی بەسەریەت، عێراق چی لێیە چی لێ نایەت، ئێمە چی ئەکەین چی ناکەین. ئێمە لە هەموو حاڵەتەکانە خاوەنی دۆزی ڕۆی خۆبانی. من پێش ئینتیخاباتی پێش هەڵبژاردننی مانگی دەی پار تقریبا هەژ مانگ زیاترەوە ئینتیخابات کراوە بزڵەوە هەژ مانگە نزیکە هەژ مانگ خەریکە تەواو بێ. لە مقابلەیەکە نازانم بەخوا رادیۆ بوو ئەی چی بوو سایت بوو لە سیارا بووم تەلەفۆنیان بۆ کردم وتیان ئەمانوێت تەسریحێک بێ لەسەر هەڵبژاردن. ئایا هەڵبژاردن کە خواستی خەڵکی سەرجادەی عێراقا ئەوەی کە هاتۆتە سەرجادە و خۆپشاندان دەکات لە تاو بێدادی بێخزمەتگوزاری نەبوونی هەلی کار نازانم چی ئەمانەی کە خەڵک لێ بێزار بووە لە عێراقا هاتوونەتە سەرجادە ئیتر خۆڕسک بێ یان بە فیتی چەند لایەنێک بوو بێ خەڵکێک هاتە سەرجادە و لە مەیدانی تەحریر و چۆ ئەمەوە لە شارەکانە زەختیان لە حکوومەتەکە کرد کە ئەبوو عادل عەبدولمەجید دەستی لەکات کێشایەوە و بڕیار لەسەر ئینتیخاباتی پێشوە خدرا. ئایا ئەم ئینتیخاباتێکەوە ئەکرێ پێشوەختە بڕیار لێسەدراوە ئەبێ بە هەتوانی برینەکان چارەسەری کێشەکانەکە فەوزا دروست نابێ گەر ئینتیخابات نەکرێ وتم ئینتیخابات بکرێ و نەکرێ هەر فەوزا دروست دەبێت لە عێراق و ئەوەش نەتیجەکەیت. ئەو فەوزایی کە هەیە و بێسەروبەریی کە هەیە لە نەتیجەی ناسەقامگیری و ناشارەزایی خەڵکێکە پیاوی دەوڵەت نین بەداخەوە لە عێراقا بۆ بە سەبەبی ئەوەی پرۆسەی سیاسی شەلەل فلیج ببێت لە وڵاتە وەکو خۆی نەبێت سروشتی نەبێت ڕێک و پێک نەبێت بە پێی مەبادیئی دەستور نەبێت بە ئەهوای ئەجندای دەرەکی و بە مەزاجی ئەشخاص بێت. ئێمە خۆ لەگەڵ سەدر و بەڕێز مقتەدا سەدر و بەڕێز حەلبوسی و خەنجەر کە ئەم هاوپەیمانیەش کرا بۆ تەشکیلی حکوومەت کە لەویا سەدر خۆی مەبدەئیە نەڵێ من لەگەڵ تەوافق نیم لەگەڵ زۆرینەی نیشتیمانیم ئێخۆ عەکسی ئەو مەبدەئەیە کە ئێمە قبوڵمانە جێبەجێ بکرێ وەکو تەوافق. ئەو مەسەلەی هاوپەیمانیەتە کە دروست کرا بۆ زۆرینەی نیشتیمانی بۆ نەبوو حەسر بێ لە بینی پارتی دیموکراتی کوردستان و تیاری سەدری و حەلبوسی و خەنجەرە نا بۆ ئەو بوو فراوان بکرێ زۆرینە بێنە ناو هاوپەیمانیەکەوە. مەبەست لەوە نییە 50 زائید یەک مەبەست لەوەیە چێ خۆی بە نیشتیمان پەروەرە زانێ ئێوێ ئەم عێراقیکەوە ئێستا کەوتۆتە ئەم جێژاوە و کێشانەوە ڕزگارکە لەم قۆناغە بیپەڕێنێتەوە بۆ کەناری ئارام بۆ ئەوەی پرۆسی سیاسی باشتر جێبەجێ ببێ لە عێراقا و بەڕێوە بچێ کێ ئەتوانێت بێتە ناو ئەم هاوپەیمانێتەوە بێت و بە هەمومان عێراق ڕزگارکەین. خۆ دەزانی لە بەرامبرە ئیتاری تەنسیقی دروست بوو لە قیادەی شیعەکان بەشەکەی تری قیادی شیعی و مالیکی و عەبادی و حەکیم و کێ و لە کوردیشا برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان چوونە ناو ئەو چوارچێوەیەوە بوو بە دووبەرە. ئێستا کە سەدری چۆتە دەرەوە لە پەرلەمان تیاری سەدری کتلی سەدری چۆتە دەرەوە لە پەرلەمان بە ئیتاری تەنسیقی و هاوپەیمانەکانی حکومەت تشکیل ناکرێ. تشکیلیش بکرێ سەرکەوتوو نابێ چکە شەراکەی دیانە تەوافقەکەی تایە. دواتر ئەو تا من ئەیبیستمەوە لەم لاولاو و لە کەناڵەکان و لە سایتەکان بۆ مباشر و غێر مباشر عناصری ناو تیاری سەدری ئەڵێ بۆ دوای جەژن ئەبینن چی ڕۆیە. یعنی ئەوانن کە قای پەرلەمانیان هۆڵی پەرلەمانیان بەجێشتووە خۆتوانن جادە بەجێنێڵن ئایا جادە بەجێڵن ئەچنەوە ماڵی خوارد و بێدەنگ دانیشن
ئەمە بە بڕای من نە لەم لاشەوە کە چوارچێوەی ئەمانجی تاری تەنسیقی ئەو لایەنانی حمالی شوان کە باسم کە بە ڕێزمالی چیە بەڕێز عەبادی و چێ و بە ڕێزانەی تر کە ئەڵێ ئێمە بۆ دوای جژن دانوستانەکەین لەسەروی چۆن حکومەت تەشکیلکەین ئەی باشە دوای جژن و ئێستا هیچ جیاوازیەکی هەیە یعنی مەسەلەکە کاتە مەسەلەکە لێرە بۆ دوای جژن چی ڕوئەیە یعنی ئاسای سەحریتان پێ بتوانن بارودۆخەکە بە باریش کا بن و ئێستا بتوانن دوای جژن تەشکیلکەن حکومەت تەشکیلکەن بەرەوە ئەمە خۆتزیینەوەی لەو بەرپرسیارەتی کە لەسەر ئەستۆی هەموو لایەنە سیاسەکانە لەناو ئەم مەعمەعایە و لەناو ئەم هاوکێشەیە کورد دۆزێکی هەیە وەکو جەنابی سەرۆک فەرموویەتی کورد دۆزێکی هەیە ئێمە لە کۆی هەموو ئەم معادلانە لە کۆی هەموو ئەم ململایەنیانە نابێ بیاڵین دۆزەکەمان بدۆڕێ هەرچێک ڕوئەیە نابێ بێنە دۆزەکەمان دۆڕێ ئەبێ خۆمانی بۆ ئامادە بکەین بە ئەو شتانەی کە ڕوئەیە نەک چاوەڕێی قەدەرکەین بێ خۆمانی بۆ ئامادە بکەین و هەنگاوی جددیتریش بنین بۆ نمونە شیعە و شیعە ڕێک نین بۆ دیارە کورد و کورد ڕێک نین کورد و کورد پێویستیان بە لەکتێگەیشتن و ڕێکەوتن هەیە لە پرسی سەرۆک کۆمارەوەرە خوارەوە تا ئەوانی تر کاغرزگار من نووسم هەر ئەوە بکەم بەپرسیارێ لەسەرەوەی کە ئێستاگەین لەسەر ئەویش شیعە و شیعەش ڕێک نین باشە شیعە و شیعە ڕێک بکەون کورد و کورد ڕێک بکەون دوایەوە کورد و عەرەب ڕێک بکەون ئەمە ئەوە ئاسانە من بە بڕوای من ئایندەی عێراق ئەوەندەی پەیوەستە بە ئەجندای دەرەچیەوە پەیوەست نییە بە هەوێنی نیشتیمانی بوون و نیەتی ڕزگارکردنی عێراق لەم گێژاوە کە تێکەوتون کاگرزگار دوێنێ جەنابی سەرۆک لە چاکەبەرنەکەیە فەرموویەتی کە ئەنجامی هەڵبژاردنەکان بۆ خزمەتی خەڵک ئەوەی کە ئێستا جەنابەت باس کرد لەوەی کە سیادەی عێراق لەرزیوە و تەدەخولی ئیقلیمی ڕێگەنە لەوەی کە هێز و لایەنە سیاسی عێراقیەکان بتوان بگەنە نەتیجەیەکی باشتر و شتێک بن بەدەستەوە کە خەڵکی عێراق دڵی پێی خۆش بێ ئەوەی کێسە لە ئاسی دۆخی عێراق بینرێ بۆ نمونە لە وشکە ساڵی لە کێشەکانی ژینگە لە بێکاری بوون لەو دۆخە خراپەی کە هەژاری بە ئاستێکی تااقت ڕوکێن بە تایبەت نەوەڕاست و باشووری عێراق سەری هەڵاوە هەموو ئەو دۆخە خراپانە یعنی چاوەڕوانی ئەوواکرا لە دوای هەڵبژاردنەکان هێز و لایەنە سیاسیەکان بە نەفەسێکی نیشتیمانی و بێنە سەر مێزی گفتوگۆ و حکوومەتێک تەشکیلکەن کە بتوانێ کەمێک لەم ئازار و مینەتیانی خەڵکی عێراق کەم کاتەوە خوێنەوەی تۆ چیە بۆی کە هێز و لایەنە سیاسیەکان جارێکتر بگەڕێنەوە بۆ ئەوەی کە خەم و هەمیان باشترکردنی دۆخی عێراق بێ نەک بەجێهێنانی ئەجندای ئەم وڵات و وڵاتی دیکە بە بڕوای من گەڕانەوەی بۆ دەستور چکە ئەو دەستوری عێراق کە ئێستا هەیە هەموو شتێکی تیا باس کراوە وە من جارێکیان لە جامعەی ئەنقەرە لە تورکیا لە محازەرەیەکە مامۆستاکانی قانونی دەستوری کە مناقەشەی دەستور و ئەم بابەتی عێراقیش کراوەتی ئێستا عێراق خاوەنی دەستورێکی زۆر باشی پڕوردەکاریە یعنی بە یەکێ لە دەستورە باشەکان ئەژمێردرێوانە ئەساتیزەی گەورەی بواری قانونی دەستوری بوون کە قسانیانە کرد و بالفعل ئەوەش وایە بەڵام ئالێتی جێبەجێکردنەکە نیەت لە جێبەجێکردنەکە چییە تۆ بەبیری نایە فەتلاوی جارێکیان وتی من 10 ساڵ نەمهێژ مادەی 140 جێبەجێ بکرێ ئەم عەقلیەتە شۆڤێنیا و متوربەمە مەزەبگەرایی ئەمە کارە ساتە لە عێراقەکە بەسەر بەست عەقلیەتێکی شۆڤێنی یعنی کورد تا ئێستا نەچۆتە کورد قەت نەمبیستۆ لە درێژایی مێژووە نەمبیستۆ کورد ڕۆژە لە ڕۆژان لە وێزگەیەک لە وێزگەکانی تاریخی خۆیان شۆڤێنی بوو بێ و خاچی وڵاتیشکی داگیر کرد بێ و میلەتانی تریشی بە ژێردەستەی خۆی تەمەشا کرد بێ بە دەرەجە دوو هەتا ئێستا لە دوای ئەم دەستورەش عێراق سەرانی سیاسی عێراق زۆربەی زۆریان ئەم عەقڵیەتەیان هەیە شۆڤێنی و موتوربە بە مەزەبگەرایی باشە لەناو سونەشە عەقڵێتی شۆڤێنی هەر هەیە و لە زۆر وێزگا مسەیتەرە زۆر جومگا مسەیتەرە و نایەڵێ شتەکان باش بێتە پێشەوە بۆ کورد کاگرزگار ئەم عەقڵێتە شۆڤێنیت کە جەنابەت باسیەکەی لە ناوەڕاست و لە باشووری عێراق سەبارەت بە قەزەی کوردی و بەردەوامیش گەمارۆخستنە سەر هەرێمی کوردستان و بەرتەسکردنەوەی ڕووبەری پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان ناخوازێت یان هۆکارێک نییە بۆی کە هێز و لایەنە سیاسیەکان
لە هەرێمی کوردستان یەکدەنگ بن یەکڕیز بن و کورد بە پاکێجێکەوە بچێتە بەغداد ئەوەندەی پرسە نیشتیمانی و پرسە استراتیژیەکان بۆی گرنگ بێ ئەوەندە پۆستە سیادەکان بۆی گرنگ نەبن. کاک سەربەست ئێمە ومانان ئەبێ هەر بڵێن ئومێد دەکەین ئەجینا خۆ ڕێگە چارە زۆرە ئەگەر مەبەست لە دۆزی کووردە لە بەغا کورد بە یەکدەنگ بێ یەک بڕوا بێ یەک قەنەعەت بێ یەک پاکێجیە بێ یەک داواکاری هەبێت لە حکوومەتی عێراق باشە ئەگەر مەبەست لە دۆزی کووردە ئەگەر ئێمە مەبەستمانە ئەبێ ئەو لایەنانەی تریش بەی خۆش دیاریشە چێ زۆر پێداگیری لەسەر دۆزی کوردەکە و بینەران و بیسەرانی ئەم کەناڵە خۆشەویستە و خەڵکی عوامی شار و بازار و کەسبکارەکەش ئەزانێ مامۆستای زانکۆ ئەزانێ قوتابیان ئەزانن خەڵک لە ماڵەوەیە دانیشتوە ئەزانێ چێ زۆر پێداگیری لەسەر ئەوە کە تەسلیمی ئیرادەی ئەو عەقڵیەتە شۆڤێنێ دواکەوتووە نەبێت ئەو عەقڵیەتە متەسەڵڵیتە هی خۆم بۆ خۆم وی تۆشە خۆم ئەمەیە یعنی تۆ سێ دیکە لە مەلەفی نەوت لە دەستورە زۆر بە وشیاری و بە ئاگاوە باس کراوە ئێستا کە هاتۆتە سەر جێبەجێکردن و پراکتیزەکردنی ئەو دەسەڵاتانەی کە حکوومەتی هەرێم هەیەی دەیان عەرقەلەی بۆ دروستەکەن کۆسپیان نەبەردەم دەیان بیان وەگرن شقا دەکەن ئەماکەن ئەوواکەن ینی قەت بووە معقولە تۆ قوتی میلەتێک ئەگەر ئەمە بۆ فشار خستنە سەر حکوومەتی هەرێم نەبێ ئەو استیقاقە مالیانەی کە بۆ هەرێم یەت هەموو مانگێک ئێمە چاوەڕێن هات نهات دێ نایە دیسان دەستیان بەسەراگرت دیسان قسەیەکی تیاگرات دیسان محکەمەی ئیتیحادی شەکرێکی شکان یعنی ئەم دڵە ڕاوچیان بۆ خەڵکی کوردستان دروست کردەوە بۆی فشار بۆ سەر حکوومەتەکە دروست بێ ئەوەی منیش ئیرادەی حیزبەکەی خۆم کە ئەبینم والله زەحمەتە تەسلیم بوون زۆر حەر نییەشتیوە تەسلیم بەو ئیرادەیە نابێت پارتی بە تەسلیم بەو ئیرادەیە نابێت کە ئەم هەموو زەختە لەسەر حکوومەتی هەرێمەکرێ حکوومەتی هەرێمی ژەمڕۆ خۆ دەزانی سەرۆکی هەرێم زەناوی کاک نەچیروان پارتیە کاک مەسوورە پارتیە زۆر جومگە و بڕگەی ئەم حکوومەتە و دەسەڵاتەیە بەڵێ بە حکومی مەسئولیەتی زیاتر و بە حکمی دەنگی زیاتر و کورسی زیاتر بەدەستێمەوەیە ئیرادەی ئێمە ئیرادەی خەڵکی کوردستانە تەسلیم بوون نییە بەو ئیرادەی کە لە بەغاوە و بە هاوکاری هەندێک لایەن لە ناوخۆی خۆشمانەوە هەوڵی ئەوە ئەدرێ شکست بەم تەجروبەیە بێنێ بۆیە ئەو زەختانەی کە ئەیکەن هەر لە پێناوی ئەوایە کە ئێمە لێرە بکەوینە ژێر کاریگەری ئەو فشارەوە و بە شێوەیەک لە شێوەکان تەنازوول لە کۆمەڵی حقوقی خۆمان بکەین کە ئەمڕۆ پێڵین دۆزی ڕەوایی کورد ئەو حقوقانش ئەو مافانش ئیمکان نییە تەنازولی لەسەر بکرێت و بۆی ئەو لایەنانەی تر ئەبێ بیر لەوە بکەنەوە پارتی دیموکراتی کوردستان کە ئەمە ڕێیەتی و ئەمە هەڵوێستێتی و بۆ مەسەلەی کوردبوون و داکۆشیکردن لە مافینەتەوەکەی و خەڵکی کوردستان بەگشتی نەکەر کورد ئەو پێکاتانی کە لە کوردستانی شاژین ڕوبەڕی حکوومەتی عێراقیە بێتەوە و دانوستانی لەگەڵەکە و چێشمە چێشمان هەیە و با بڵێن لەناو هاوشێشەیەکین ئێمە بووین بە سەری ڕمەکایە ئێمە بووین بە پێشەنگی ئەم کارە پیرۆزە ئەبێ هاوکار بن ناڵێم ئێوە تەبعیە بن بە تەبعی پارتی بن نا وەرن بزانن ئەمەی کە پارتی داوای ئەکا وە سوورە لەسەری لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و قەزەی کوردیە و ئەو مەلەفانەیە کە هەڵواسراون یاننا لە خزمەتکردنی عێراقیش و ئەو مادە دەستوریانەیە کە لە عێراقا دەستورە هاتووە یاننا من پێم وابێ لە پێش ئەوەی عەقڵیەتی شۆڤێنی داوەڕاست و باشووری عێراق بگۆڕێ پێویستە عەقڵیەتی خۆمان بگۆڕین لە زۆربەی لایەنە سیاسیەکان بیر لە کوردبوون بکەینەوە ئێمە ئەم کێشەیەمان هەیە بە درێژایی هەزارەها ساڵ و دەتوان بڵێمە هەر باسێم 100 ساڵەی دروستبوونی عێراق بکەین لەگەڵ عێراقا باشە هەر ئەم کێشەیە 100 ساڵ خایانوێتی و شۆڕشمان کرد و قوربانیماندا و خوێنمان بۆ ڕشتووە ئەوە ئەهێنە ئێستا ئێمە لە بەغایەک دەنگ نەبین ینی کارەسات لێرێ ینی بۆچی تۆ لە دوای ئەم هەموو مەشاکیل و گیر و گرفتە و جینۆساید و کیمیاباران و هەموو ئەوی بەرامبەرمان کراوە
ئەم هەموو ئەدامات ئەم هەموو خوێنە کە ڕژاوە ئەو هەموو خەبات و تێکۆشان و ماندوون و عەرەق ڕشتنەکە کراوە بۆ یەکێمە ئێستا لە بەقا دووبەرە بین و لە دژی یەکیشکەین بابەت کامل لە بەرژەوەندینەتەوەکەی وەرنە سەر ئەو خەتە وەرنە سەر ئەو هەڵوێستا خۆ زەرەر ناکەن ئەسڵەن ئەو لایەنانەی کە هەندێک ئەندام پەرلەمانی هەندێک فراکسیۆنەوانە جار تەسریحاتێک دێن لێەوە وازانێت کە چۆ بۆ بەغایتر بۆ بە کوڕی ئەبەدەی جەراح یا بووە بە کوڕی نازانم کابرایەکی عەرەب بابەجان تۆ هەر کوردی لەوێ نوێنەرایەتی کورد دەکەیت دۆزی کورد نەمێنێ و حکوومەتی هەرێم نەمێنێ حسابی پوشێ بۆ تۆ ناکەن تۆ کوردی جاخوایە کرد 1000 ساڵ لەوێ کاسەلێسی بۆ کردن و موامەرە لە کورد دەکرد ئەم دەنگە نەشازانە ئەبیستی پیا وەڵی شەرمەزارە بێ پیا پێ عیبە کە ئەمانە لە نەتەوەی تۆن لەوێەوە هەوڵی شکستی حکوومەتەکە بەی دەوێت لێەوە دژایەتی پارتی بکەیت لێەوە دژایەتی دەتەوەکە بکەیت دژایەتی خەڵکیکە بکەیت ئەو دۆزانە و مەلەفانە هێوە نیە تۆ دژایەتی بکەیت لە بەغاوە تۆ بێ لەوێ یەک بیت بۆیە ئەمەی ئێستا ڕوو ئەیە لە عێراقا بەر ئاراستێکا بڕۆ عێراق کورد پێویستی بە یەک دەنجیە عێراق نەمێنێ کورد پێویستی بە یەک دەنجیە عێراق بە قووەت بێتەوە پێویستیان بە یەک دەنجیە ببێ بە فدرالیەکی سونە شیعە کوردی هەر پێویستیمان بە یەک دەنجیە لە هەموو حاڵەتێکە ئەبێ لایەنە سیاسەکانی کوردستان ناڵێن بە قسەی پارتی بکەن بابە وەرنە ژێر چەتری کوردایەتی ئەو چەترە هی هەمومانە ئێمەش لە ژێرە و چەتران ئێوەش وەرنە ژێرە و چەترا با پێکەوە بتوانین نێڵین غەدر زیاتر لە نەتەوەکەمان و خەڵکی کوردستان بکرێەوە و مافانێکە هەیە لە دەستورە هەوڵی جێبەجێکردنیان بین و دۆست بۆ خۆمان پیاکەین لەباتی ئەوەی کە خۆمان دوژمنایەتی خۆمان بکەین. کاکڕزگار ئەوەی کە جەنابەت ئاماژەیەکشت پێ کرد بڕیارەکانی دادگای فیدراڵی بە تایبەتی لە دوای هەڵبژاردنەوە یعنی زنجیرەیەک بڕیاری دەرکردو کە بەشێکی زۆری ئەو بڕیارانە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ دژایەتیکردنی هەرێمی کوردستان و گەشە و پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانە ینی لە دوای ئەو بڕیارانی دادگای فیدراڵی و لە دوای ئەوەی کە ڕوتی سەدر کۆتایی بەکاری پەرلەمانی خۆی هێنا ومێدێکەیە بۆی کە کورد بتوانێت لە عێراقی نوێە ئەو داواکاریانی هەیەی بە تایبەتی پرسە نیشتیمانیەکان دەرفەتێک باتەوە بە هێز و لایەنە سیاسی عێراقیەکان بە تایبەتیش لایەنە شیعەکان لەوەی کە حکوومەتێکی نوێ پێک بهێنرێ و کورد جارێکی تر لە ڕێگەی هاوبەشی و سازان و تەوافقەوە بەشداری پێ بکەن. ئەمە پێم وابێ هەموو لایەنە سیاسیەکانی عێراقی عەرەب ئەنجا شیعەبی یا سوننە بێ دەسەڵاتیان ببێ ئەوە بە هیچ شێوەیە لەگەڵ مافەکانی توانین تا ئەم لەحزەیە کە مەقسە بۆ تۆکە دەسەڵاتیان ببێ بزانن دەسەڵاتیان هەیە و بە قۆچکە هەرە معارەزەیە نەبوو لە شاخ هەرە معارەزەیە نەبوو لە ئێران هەرە معارەزەیە نەبوو مۆتەمەری عێراقیمان کرد لە لەندەن هەرە معارەزەیە نەبوو بۆ ئەو کاتێک کە مقڕاتێکیان لێرە لەوێ لە شەقڵاوە لە هەولێر لە شوێنێک پێش ڕوخانی سەدام هەبوو کە مۆتەمەرە کرا قسەی باشیانە کرد و واتاتە دەرچوونی دەستوریش کاکە ئەی بۆ کە دەسەڵاتیان بوویتر وەکو ماری سڕ زیینگە بوونەوە لێمان و ئاڵانەگەردنمان بۆچی ئەم پرسیارە قەناعەتی من ئومێد لەسەر گۆڕینی عەقڵیەتی سەرانی سیاسی عێراق ئومێد هەڵەچندرێ ئەگەر بگۆڕێ بەڵام تا لەسەر ئەو عەقڵیەتە بن ئەمڕۆ ئەزانن سەدر کشاوەتەوە و بەیانی وەفد ڕێئەخەن بۆ لای پارتی و بۆ لای یەکێتی و بۆ چۆ بیش و ئەیانەوێ پینە و پەڕۆی ئەم ئەزمەیە بکەن ئەمە وەقتیە کە دەسەڵاتیان بوو هەمومان تەجروبە کردوون عەبادی مالیکی جەعفەری چێ ئیلی ئاخری حەکیم خۆ زۆر دۆست بوو لەگەڵ ئێمە وەنیە ئاهاتە جەپەکانی داعش سەردانیە کرد چێ کرد کاتە سەر مەسەلەی استحقاقی کورد ئەو شۆپاڵ لایەنەکانی ترکاکە اینجا ئەم سێ چوار لایەنە ئەساسی عامری و چێ و خەزعەلی لێژێر کاریگەری یا هەژمونی ئێرانان ئەجندای ئێران جێبەجێکرد ئەمە بابەتێکی ترە تۆ ئەمە لە باتی لەگەڵ ئەمان قسە بکەی بچی لەگەڵ ئێرانە مفاوەزات بکەی تێگەی لە باتی لەگەڵ ئەمان قسە بکەی بچی لەگەڵ بەڵام ئێستا کۆی پرۆسەکە پرۆسەی سیاسی لە عێراقا بەم شێوەیە من بەسەرکەوتووی نابینم هیچ ئومێدێکیشم شخصی خۆم ناڵێم هەر ئومێد نییە چکە تۆ هەڵەیە گەر دەرگاشی لێ داخرا چاوەڕێ بکە دەرگایش کە تۆ هەرە بێ
خۆت هەوڵبەی دەرگایشکە بدۆزیتەوە. بەڵام بۆ ئێمە وەکو کورد وەکو عەرزم کردی نابێت چاوەڕێی ئەحداث بین، ئەبێ خۆمان ئامادە بکەین بۆ هەموو حەدەسێک هەموو ئەگەرێک کە پێشبینی ئەکرێ ڕووبە. یعنی چێ دەڵێ بەیانیەوە لە دوێنێەوە وابزانم پەرلەمانی لیبی بە شۆفڵ چوونەتە سەری، شێڵێ بەیانی لە دوای ژەژن پەرلەمانی عێراقیش باباشەوە بەسەر نایێت، تەوەقوع ئەکرێت ڕوبەڕووی پەرلەمانەکانی پەرلەمانی عێراقیش ببنەوە خۆپشاندەر. باشە پەرلەمان حکوومەتەکە خۆی مەشلولە، ماوەیەکی کاتی انتقالیە و دەسەڵاتەکانی نیە. باسی محکەمەی اتحادی کرد، حەزم کردەوە پرسیارەکەی. محکەمەی اتحادی کاکە سەربەست اختصاصی خۆی لەبیر چۆتەوە. ئەوەندەی خەریکی کاری سیاسی و لەژێر کاریگەری دەرەچی و ناوخۆیی و لایەنە سیاسیەکانی دژ بە هەرێمی کوردستان کارەکە، ئەوەنە کار لەسەر مەحەممەد مەسایی لە دەستوورەکەن. ئەی محکەمەی اتحادی بۆ نایە بڵێ حکوومەتی فلان و فلان یەک لە دوای یەکە هاتن بۆ مادەی 140 جێبەجێ نەکردووە. مادەیەکی دەستوریە. ئەو ئەبێت داکۆچی بکە لەو خروقاتانی لەسەر مادە دەستوریەکان ئەکرێ. ئەوان حکوومەتی عێراقی پێی وایە ئێمە خروقاتمان سەر مادەی کردو بە تایبەتی لە مەلەفی نەوتە. ئێمەش پێمان وایە ئەوە لە مادە دەستوریەکانە ئەوەندە مادە هەیە کە دەسەڵاتی یاوە بە ئێمە بەم شێوەیە. لە بیرشی نەچێ لە کوردستان یاسای نەوت و غاز پێش بەغا دەرچوو، ستێژ لە بەغا دەرنەچوو. یاسای نەوت و غاز پێچەوانەی دەستور نەکرا، ڕاستی یاسایەک نەبوو ئەو کاتێک یاسای نەوت و غاز دەرچوو لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی هەرێمی کوردستان یاسایەک نەبوو بە ناوی یاسای نەوت و غاز لە عێراق. بەڵام ئەو یاسایش کە داڕێژرا لە ژێر ڕۆشنایی ئەو مادە دەستوریانە داڕێژرا لە کوردستانە. ئیتر محکەمەی اتحادیە ئەمە گەڕائیکە، یعنی ئەمە چۆنەڵی شەڕێکە بە هەرێمی کوردستانی برۆشی. دوایی بیری نەچێتەوە وەکو عەرزم کردی کە ئەوەی اختصاسەکەیش ئەوەیە نەک ئەمە بە سیاسی کراوە محکەمەی اتحادی. فەراغێکی تر هەیە لە عێراق، ئەویش مەجلیسی اتحادیە، کاتی خۆی لە دەستور هاتووە. ئەبوایە مەجلیسی اتحادی لە پەرلەمان لە دوای پەرلەمان مەجلیسێکی شەبێ نوێنەری ئەقالیم هەبێ، بیما ئەنەهو کە ئێمە یەک ئیقلیمین و باقیەکەی عێراق ئیقلیمی تریتیان ئەم مەجلیسە دروست نەکرا لە بەروی ئیقلیمی شیعە و سونی جا نەکرایەوە، نەمانتوانی مەجلیسەکە دروستکەین، ئۆتۆماتیکیان دروست نابێ خۆی. یعنی جۆڵی بە هیچ شێوەیەک تۆ لەو حاڵەتە لەگەڵ عێراق خۆی هەمووی پارچەیەک بێ و ئیقلیمێکیش ئیقلیمی کوردستانە مەجلیس اتحادیە. بەڵام ئەگەر ئەقالیم وایە عێراق دوو سێ لە سێ بەرەو سەرەوە لە دوو بەرەو سەرەوە سێ ئیقلیم چوار ئیقلیم پێنج هەرێم وایە ئەمانتوانی مەجلیس اتحادی بە پێی مادە دەستوریەکان کە مەبادی دەستوری ئەو مەجلیسی اتحادیە دروستکرد. ئەو مەجلیسی اتحادیە فلتەرێکی زۆر گەورە بوو، ڤیتۆی هەیە بۆ ئەوەی هەر بڕیارێ لە حکوومەتی عێراقیەوە دەرەچێت لە سەدی یعنی وەکو حکوومەتی فیدرالی لە سەدی هەر ئیقلیمێک بێ ئەو مەجلیس اتحادیە نوێنەری ئیقلیمی کوردستان دەتوانێت ڤیتۆ بەکاربێنەوە نێڵێ و بڕیارە وەکو پێویست جێبەجێ بکرێ. یا یاسایەکە لە بەرژەوەندی ئەمە نییە. لە سەردەمی ڕەحمەتی مام جەلالە هەستان ئەم دەسەڵاتیان نا بە سەرۆکایەتی کۆمار، ئەم دەسەڵاتیان نا بە سەرۆکایەتی کۆمارەوە بوو مام جەلال لە زۆر محەتەی ترا لە ژیانیا و لە فترەی حکومڕانیەکەیە تەدەخولیە کرد و پەیوەندیێکی باشیشی بە جەنابی سەرۆک بارزانیەوە هەبوو کە ڕاوێژیان بێگە کرد و مەسەلانەی کە لە دژی کووردە هەندێک جار هەڵوێ سێنوار عەدا ئەو نقطەیە نەبێت کە لە کەرکووک تەقسیمێکی نسبی کرا بە 33 کورد 33 بۆ دەسەڵاتە ئیداریەکان 33 بۆ کورد و تورکمان و عەرەب کەوا من بەڕاستی بە هەڵە ئەو کاتەش هەر بە هەڵەمزانی عەدا ئەوە نەبێ جینا زۆر لە زۆر محەتە شخصی جەنابی مام جەلال بەڕەحمە بێ خۆی تەداخولیە کرد. لە فترەی دکتۆر فوادە جەنابی دکتۆر فواد مەعسووم و جەنابی کاکە دکتۆر بەرهەم ئەم دەسەڵاتە بەکار نەهاتووە. بۆیە محکەمەی اتحادیش بەم شێوەیە وەکو عەرزم کردی کە تەسیس کراوە بە زەختی لایەنەکان و هەندێک لایەنی دەرەچی ئیژەکەن بۆ زەخت زیاتر خستنە سەر حکوومەتی هەرێم ئەم بڕیارانە دەرەکە. ئەجینا زۆربەی ئەم بڕیارانە کە تۆ تەماشایەکەی هیچ مەبدەیەکی دەستوری تیان نییە کە ینی چۆنەڵێ خۆی ئەم حەقە یاوە بخۆی کە ئەم حەقە بە مەتاتیەتی هەندێ مادە بە مەتاتیەتی هەندێ مادە کە ئەم بڕیارە بەسەر هەرێمی کوردستان فەرزکە. ئەجینا تۆ تەفسیری مادەکان بە شێوەیەکی کە بکە ئەمەی هەرێمی کوردستان کە کردوێتی هەڵەی دەستوریتیان نییە.
معارض نییە بۆ دەستور متەناقیز نییەش لەگەڵ مەبادیە دەستوریەکانە ئیتر ئەمە عێراقە کاکە سەربەست کاک ڕزگار ئەژی گۆران ئەندامین جوونی سەرکردایەتی سلێمان هەڵبژێ پار دیموکراتی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت عزیزی سوپاس ئازیزان تا ڕاوەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت